هەوی سندیکای مشکلی مەسەرە شەر و هیچکەنی چۆن ینی هەویە سندیکا دەتانێت طلبانی کە تەخەڕوزیان کرد هەوی سندیکای لە نەکرا و هیچ کە مۆزوع نییە هەویە سندیکا چ کاریگەری لەسەر پیشەی ئێوە هەیە ئەو طلبانەی مزوعکە لە خستەخانەی داوام بکەن یان مزوع بتانە بزن لە خستەخانەی یان لە سەری لەشتیا داوام کە پێویستە هەوی سندیکای نەبی لەلایەن سندیکا پیشکان لە بەیان بکرێسن ینی بەبێ هەویە سندیکا ناتوانن کارتان دەست بکەوێت بەڵێ کۆمەڵک ئیش پەیوەندی پێوە یەک لەوانە عیادەدان لە پێویستی پێوە کۆمەڵە قوتابی و دنو قسم نەکردینە کە تەخەڕوزیان کردیا لە مانجی دۆ تەخەڕوزیان کرد تا ئێستا هەوی سندیکان لەبوو نەکرایە کاوی سندیکان لەبوو نەکرایە هەندێکیان مودی سێ ڕۆژیان درایتێ لە مودی سێ ڕۆژ هەوی سندیکای دینی باشە نانی بڕدرێ بەڵێ دەردەکرێن هەندێککە ئیشیانە تا ئێستانی بەوەی هەوی سندیکا هەندێککە هیتیان بەڵام ناتوان بەدەری بێخن لایەنە قانونەکەی یعنی هەستا برادری خۆمان لێرە هەیە هەر ئیشی خۆی بزنسی خۆی هەیە داینایە بەهۆم کێرە بابەتانە بەڵام ناتوانانی شتەکە ئەعلام کە بۆ ئەوە سندیکا ئێستا مەرجش قورسی لێکرا باش ئەو ڕۆچیتان دەستکەوت یعنی داواکاریتان لە چێ هەبوو دەتانەوێت چیتان بوو بکرێت والله ئەمە وەکو عام مشکلی شخصی من لە هیچ کەسش نییە و لەگەر مەعادەکە شێشەمانێ بەس هەدەفی مەوێ هەڵ بکرێ لەبەر سەر تەڵەبەکان گربنەوەشی گەورەیان کردووە گەیشتە و نەتیجەی ئێستاکە لە بەروی دەستی زۆر بیان دەکرا ئەمن دانیشتمە سەنجا لەگەڵیان سەنجا لەگەڵ ڕاگریتکەمان گۆڕدرای وعدیان درایتەوەیان هەڵ نەکرا ئیدی گەیشتە ئاستی ئێستا کا پێی گەیشتی ئەم ئەزمانە دەکردەوەی لێبێ بەڵام چ بکەن ینی ناچار بوون کە بە عامی تەڵەبەکان خرا لە سوێ بدەن نەکرد بەشی پەرستاری تەواوی بەشەکانیتکە بۆ ئەوانەی کە خەریجیان کرد هاتینە ئەوڕۆ گردمنەوەی بەشدار بوون